کەمێک لەمەوبەر ئاگر لە یەشێک لە دوکانەکانی چاکردنەوەی ئۆتۆمبیل لە گەڕەشەکانی کوردە کەوتەوە کە بەهۆیەوە دوو دوکان سوتا و دوو تۆمبیلی سوتاوە لەگەڵ شوقەیەکی قاتی سەرەوەدا. ئەگەر وێنەکان دوازێتەوە هاوکارم لێساداما ئۆتۆمبیلەیە کە سوتاوە بەهۆی ئەو ئاگرەوە ئۆتۆمبیلێکی دیکەش بەشێکی کەبی سوتاوە ئەوەی کە هەیە لێرە ئەو ئاگرەی کە کەوتووەتەوە لێرە بوونیەوە کەسان لە کاتی ئاگرەکەیە چی بوو نازانی بەهۆی چیەوە بوو؟ بەبوونەی شۆردی کارەبا و بازینەوە چەندێک پێش ئێستا بوو؟ تقریبا و 36 دقیقە پێش ئێستا. زۆر باشە. سپاس بۆ بەڕێستان. ئەوەی کە هەیە لێرە ئەمە ئەو دوکانەیە کە سوتا بەهۆی شۆرتی کارەبا وا باز دەکرێت و بەڵام هەندێک کەسی دیکەژەڵێ کە بەهۆی بەنزینەوە بووە. لێرە بووی جەنابێ؟ لێرە نەبووی؟ ئەوەی کە هەیە ئەمە ئەو دوو دوکانەیە کە سوتاوە بەهۆی ئەو ئاگرەوە ئۆتۆمبیلێکی سوتاوە ئۆتۆمبیلێکی دیکەش زیانی بەرکەوتووە کە تیمەکانی بەرگری شارستانی توانیویانە ئاگرەکە بژێننەوە. ئەمەی کە ئەیبینن پاشماوەی ئەو ئاگرێکە لێرە کەوتووەتەوە ئاگرە لێرە بووی لە کاتی ئاگرەکەیە؟ بەڵێ ئەمە ئەو ئاگرێکە لە گەڕەشەکانی کوردە کەوتەوە کە تا ئێستا هۆکارەکەی نەزانراوە بەڵام ئۆتۆمبیلێک سوتاوە دووکانی دیکەش سوتاوە. هەندێک لە شار حاڵەکان باسیێواکەن کە بەهۆی بەنزینەوە بووە کە ئەو ئاگرە کەوتوەتەوە بەڵام تا ئێستا لایەنی فەرمی ئەم بابەتەی پشتڕاست نەکردوێتەوە بەڵام ئەوەی کە هەیە دوو دوکان سوتاوە شوقێشیش لە قەتی سەرۆی دوکانەکانە ئەویش بە هەمان شێوە بەهۆی ئاگرەکەەوە سوتاوە. ئەمە ئۆتۆمبیلەکە لێرەیە کە بەهۆی ئاگرەکەەوە سوتاوە. بەڕێزی لێرە بووی لە کاتی ئاگرەکەیە؟ جەناب لێرە نەبووی؟ بەرەوەڵا هاتی نامانە ئەگرەکە زۆر گەورە بوو ئەو عایلەش لەسەرەوە بوو وڵایەتی دیشمان بۆ نەکار لەگەڵ. ئەمە دوکانی چاکردنەوەی ئۆتۆمبیلە؟ بەڵێ وڵاتی بۆ عەداد بۆ هیچ نەکرا لەگەڵ ئاگرەکەیە؟ هیچ ناکرێت لەو ئاگرە گەورە هیچ ناکرێت چیەکرێت بەسوا وڵات دەستیان خۆش جەماعەتی ئاگر بژێنەوە یارمەتی باشانە زوو فرێکرد. وەکە بینێ ئۆتۆمبیلێک سوتاوە لێرەیە ئۆتۆمبیلی دیکەش زیانی بەرکەوتووە بە هەمان شێوە. نەتانزانی بەهۆی چیەوە ئاگرەکە کەوتەوە؟ بەهۆی بانزین. ئەم پیاوە لێرە بوو وەڵای بانزین بەڵێ بەهۆی بەنزینەوە بوو؟ مارەڵا بوخاری کرد تاقیەوە. بەنزین لە چیا بوو کە بوخاری کرد؟ وەڵای تڕژە و گڕیژوتەوە. زۆر سپاس بۆ بەڕێزێ. بەڵێ ئەمە ئەوەی کە هەیە سڵاوی لێ بێ جەناب خاوەنی ئەم دوکانەی هۆکاری ئاگرەکە چی بوو؟ لای هۆکارەکە بەنزین بوو براجان بەنزین ڕژاو بوو بە بوخار و گڕی کرد. کاتژمێر چەند بوو؟ بەخوا نازانم نی ساعت چ دەقە لەمە پێش بوو. زیانەکان زۆرن لە دوکانەکەیە؟ ئەرۆڵا زیانی زۆرمان بەرکەوتەوە ئەمە ساری هاوڵاتیە و سارەکە تاو سوتا و ناو دوکانەکە ئەشیای زۆری تیا بوو ئەمی سوتا هیچمان بۆ نەمایەوە شکر بۆ خوا خۆمان سەلامەتی. بەیوەی سەلامەتی بۆ بەڕێستان. بەڵێ ئەمە خاوەنی ئەو دوکانەیە کە دوکانەکەی بەهۆی ئەو ئاگرەوە کە سوتاوە ئەوەی کە لێرەدا هەیە کە ئەم دوکانە و دوکانەکەی تەنیشتیشی زیانی بەرکەوتووە لەگەڵ ئەو شوقەی لە قاتی سەرەوەیە و هاوکات ئەو ئۆتۆمبیلی لە بەردەمی دوکانەکە شاوە کە سوتاوە و ئەم ئۆتۆمبیلەش لێرەیە بە هەمان شێوە زیانی بەرکەوتووە. ئەم ئاگرە زیاتر لە کاشمێرەکە لە گەڕەشەکانی کوردە کەوتووەتەوە بەڵام زیانی گیانی نەبووە بەهۆی ئاگرەکەەوە تەنها ئەوەی هەیە کە زیانی مادی بە بۆنەی ئاگرەکەەوە دروست بووە. تیمەکانی بەرگری شارستانی دەست بەجێ هاتوونەتە شوێنی ئاگرەکە و ئاگرەکەیان کۆنتڕۆڵ کردووە بەڵام ئەوە وەکە زەرەر و زیان بەر ئەو شوقەیەی قاتی سەرەوە شکەوتووە کە ئەگەر لە وێنەکاندا بیبینن ئەمە بەهۆی ئەو ئاگرەوەیە کە نزیکی کاژمێرێک لەمەوبەر کە لێرە کەوتووەتەوە. ئەمڕۆ کەشێکی بارانەیەوی هەبوو هاوکات بەفریش باری لە شاخی گۆیژە بەڵام بەهۆی بەنزینەوە کۆی کە خاوەنەکەی باسی کرد کە ئەم ئاگرە دروست بووە و ئەو زیانانەی دروست کردووە. ئەمە ئەو پاشماوی ئۆتۆمبیلەیە کە بەهۆی ئاگرەکەەوە سوتاوە وەک دەردەکەوێت کە ئۆتۆمبیلێکی تایبەتە بەڵام بە شێوەیەکی وا سوتاوە کە
بە ئاسانی جۆرەکەی ناناسرێتەوە بەڵام ئەوەی کە هەبووە هیچ زیانێکی ژیانی بەهۆی ئەم ڕووداوەوە نەبووە. ئەمە سەرجەمە زانیاریانن کە لەبارەی ئەو ئاگری کە لە گەڕشکانی کوردە کەوتەوە. ئەمە پاشماوەی ئەو ئۆتۆمبیلەیە کە بەهۆی ئاگرەکەی گەڕشیکانی کوردەوە کەوتەوە کە ئەم ناوچەیە چەندین وەستای تێدایە کە کاریان چاکردنەوەی ئۆتۆمبیلە وەستای جۆرا و جۆرن نزیکەی کاتژمێرێک لەمەوبەر ئەم ڕووداوە ڕوویداوە کە بۆ هۆی سووتانی دوو دوکان و ئەم ئۆتۆمبیلەی کە ئێستا وێنەکانی دەبین و هاوکات ئۆتۆمبیلی دیکەش بە هەمان شێوە زیانی بەرکەوتووە لەگەڵ ئەو شوقەیەی کە هەیە لە قاتی سەرەوەی ئەو دوکانانەیە کە ئەوی زیانی بەرکەوتووە و بەشێکی سوتاوە تیمەکانی بەرگری شارستانی توانیویانە ئاگرەکە کۆنترۆڵ بکات.